ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە بەرنامەی لێکدانەوە هەڵوێست هاتوومەتەوە خزمەتێەوە عەزیز. سێ چوار بابەتمان هەیە لە بەرنامەی ئەمڕۆماندا. یەکەمیان بۆەوە دەست پێکەین. سەرکوتکردنی دەنگی ژن، سەرکوتکردنی ئازادیە. زیاتر لە 160 گۆرانی بێژ، هونەرمەند، چالاکوانی مەدەنی و ڕێکخراو لەوانە 19 ڕێکخراوی ناوخۆی ئێران لە بەیاننامەیەکدا بە ئاماژەکردن بە زیادبوونی هەنگاوە سەرکوتکاریەکانی کۆماری ئیسلامی دژی گۆرانی بێژانی ژن ئەم ڕێبازەی حکوومەتیان بە بەشێک لە پرۆژەی سەرکوتکردنی سیستماتیکی ژنان و هەوڵێک بۆ چەسپاندنی سیستمێکی ژن دوژمن و لەسەر بنەمای جیاکاری ڕاگەزی ناوبرد. دەنگی ژنان، دەنگدانەوەی ئازادی. سەرکوتکردنی دەنگی ژن، سەرکوتکردنی ئازادیە لە ئێران. دەسەڵاتێکە لە دەنگی ژن دەترسێت زیاتر لە هەر کاتێکی تر سروشتی ژن دوژمنی و ئازادی دوژمنی خۆی ئاشکرا کرد. دەیان ساڵە ژنان لە سەرەتایترین مافی مرۆڤی خۆیان واتە گۆرانی وتن و ئامادەبوونی ئازادانە لە بواری مۆسیقادا بێبەشکراون. بەڵام ئەم قەدەغەکردنە وەک هەر سەرکوتکردنێکی تر بە بەرەنگاری و خۆڕاگری وەڵام دراوەتەوە. ژنانی ئێران نەک تەنها بێدەنگ نەبوون بەڵکو دەنگی خۆیان کردووە بە ئامرازێک بۆ خەبات و دەستکەوتنی ئازادی و یەکسانی. پاش کوشتنی حکوومەتی ژینا و دەستپێکردنی شۆڕشی ژن ژیان ئازادی، ژنانی گۆرانی بێژ لە سێبەرەوە هاتوونەتە دەرەوە و لە زانکۆ، شەقامەکان، میترۆ و شوێنە گشتیەکانی تر و هەروەها لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا دەنگی ناڕەزایی و خۆڕاگریان بەرزتر لە هەمیشە لە مێژووی خەبات و بەرەنگاریدا تۆمار کردووە. بەڵام کۆماری ئیسلامی کە لە هێزی ژن و دەنگی ژن لە ترسدایە، سەرکوتکردنی تونتر کردوێتەوە. هەڕەشە، دەستگیرکردن، داخستنی پەڕاکەسیەکان و فشارە سیاسی و ئەمنیەکان لەسەر ژنانی گۆرانی بێژ تەنها بەشێکن لە ڕێبازی خنکاندنی ئەم دەنگە لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە. حکوومەت هەوڵەدات ژنان لە مافی گۆرانی وتن نەک تەنها وەک مافێکی هونەری بەڵکو وەک مافێکی مرۆڤی بێبەش بکات. بەڵام ئایا دەتوانێت هونەر سەرکوت بکرێت؟ ئایا دەتوانرێت دەنگی ناڕەزایەتی بخێنکێنرێت؟ ئایا دەتوانرێت ژنان ڕابگیرێن؟ مێژوو نیشانی داوە کە هیچ هێزێک هەرچەندە سەرکوتکەریش بوو بێت توانایی ڕاگررتنی ڕاستی نەبووە. سەرکوتکردنی گۆرانی بێژانی ژن تەنها سنووردارکردنێکی کولتوری نییە، بەڵکو بابەتێکی سیاسیە و بەشێکە لە پرۆژەی سەرکوتکردنی سیستماتیکی ژنان کە بە پێشڕەوی شۆڕشی ژن ژیان ئازادی لە شکاندنی دیوارەکانی ئاپارتایدی ڕاگەزی بە تایبەت داگیرکردنی سەنگەری حیجاب تونتر بۆتەوە. کاتێک ژنێک بە تاوانی گۆرانی وتن زیندانی دەکرێت، ئەمە تەنها هەنگاوێکی سەرکوتکارانە دژی هونەر نییە، بەڵکو هەوڵێکە بۆ چەسپاندنی سیستمێکی دژی ژن و بۆ جیاکاری ڕەگەزی. لابردنی ژنان لە بواری مۆسیقا نەک تەنها ئەوانی لە هونەر بەڵکو لە سربەخۆی ئابووری و کۆمەڵایەتیش بێبەش دەکات. ئەمە توندوتیژیەکی پێکهاتەییە کە ژنان بەرەو پەراوێز، پشتبەستن و هەژاری دەبات. بەڵام ژنانی ئێران نیشانیان داوە کە سەرەڕای هەموو فشارەکان پاشەکشە لە فەرهەنگی خەباتیاندا جێگەی نییە. ئەوان دەنگی خۆیان بە هێزێکی زیاترەوە بە گوێ جیهانیان دەگەێن و هەر گۆرانیە کە دەیڵێن چەکوشێکە لەسەر دیوارەکانی دیکتاتۆری و چەوسانەوە. خەبات بۆ ئازادی گۆرانی وتنی ژنان بەشێکە لەو خەباتەی کە لە شەقامەکاندا دژی حیجابی زۆرم لێ، دژی هەموو یاسا دژە ژنەکان و دژی سەرکوتکاری کۆماری ئیسلامی بەردەوامە. ئەمە خەباتێکە کە ژنانی ئەفغانستانیش لەگەڵ دەسەڵاتی تاڵبانی لە سەرکار بەرامبەری ڕاوەستاون. خەباتێکی جیهانی دژی کۆیلایەتی ڕەگەزیە. ئێمە واژۆکەرانی ئەم بەیاننامەیە بە دەنگی بەرز ڕای دەگەێنین سەرکوتکردنی گۆرانی وتنی ژنان تاوانێکە دژی هونەر و ئازادی ڕادەربڕین. پێشێلکردنی مافەکانی مرۆڤ و تند و تیژی ئاشکرایە دژی ژنان. ئێمە هەوڵی حکوومەت بۆ لابردنی دەنگی ژن بە توندی مەحکوم دەکەین و لە هەموو ژنانی گۆرانی بێژ پشتگیریەکەین. حکوومەت دەبێ هەموو گۆرانی بێژانی ژن کە بەهۆی گۆرانی وتنەوە دەستگیر کراون یان زیندانی کراون دەست بەجێوە بەبێ مەرج ئازاد بێت. لە درێژەی ڕاگەیاندنەکەدا هاتووە کە گۆرانی وتنی ژنان تاوان نییە. تاوانبار حکوومەتێکە کە دەنگی ژنان دەخینکێنێت. هەروەها جەخت دەکەینەوە
کە لاپەڕەداخراوەکانی ژنانی گۆرانی بێژ لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا دەبێت دەستبەجێ و بە تەواوی بگەڕێنرێتەوە. ئێمە داوا لە هەموو گەلی ئێران بە تایبەت ژنانی مێژوساس، خوێندکاران و خوێندکارانی خەباتکار و ڕێکخراوەکانی ئەم بزوتنەوانە، ڕێکخراوە کرێکاریەکان، مامۆستایان، خانەنشینان، هونەرمەندان و نووسەران و ڕۆژنامە نووسان و هەموو چالاکوانانی کۆمەڵایەتی و سیاسی دەکەین کە پشتگیری لە گۆرانی وتنی ژنان و خەباتی ژنان بۆ ئازادی دەنگ بکەن. هەروەک چۆن خەبات دژی حجابی زۆرم لێ ڕوخساری ژنی ئێرانی و تەنانەت گەلی ئێرانی لە جیهاندا گۆڕی، ئازادی دەنگی ژنانیش دەبێت ببێتە بزوتنەوەیەکی جیهانی. ئێمە داوا لە ئێرانیا ئازادەکانی دەرەوەی وڵات دەکەین لە حیزب و ناوەند و ڕێکخراوە هاوبیرەکانی شۆڕشی ژن ژیان ئازادی کە سەبارەت بە مافی گۆرانی وتنی ژنان چالاکتر کار بکەن. هەروەها داوا لە ناوەند و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و هەموو هونەرمەندانی ئازادی خوازی جیهان بە تایبەت گۆرانی بێژانی پابەند دەکەین کە دەنگی ژنانی گۆرانی بێژ لە ئێراندا دەنگی ژنانی گۆرانی بێژ بن لە ئێراندا بۆ ئازادیان لە سەرکوتکردن و زیندان و دەنگی ناڕەزایی خۆیان بەرز بکەنەوە. لە کۆتایی ڕاگەیانەکەدا وترێ دەنگی ژن دەنگدانەوەی ئازادیە. سەرکوتکردنی ئەم دەنگە سەرکوتکردنی ئازادیەکی جیهانیە کە ژنی ئێرانی مافی لێ هەیە. ئێمە یەکگرتو و هاوپشت لە پاڵ هەموو ئەو ژنانەدا کە بە دەنگ گۆرانی و هونەرەکەیان دەستنە شەڕی زوڵم و تاریکیەوە وەستاوی. بینەرانی خۆشەویست، ناوڕێکی کورد بدەن دێم وڵاتە. از خون جوانان وطن لاله، وطن لاله، وطن لاله دمیده، از ماتم شان سر و جانم سر و خدا سر و خمیده، چه کج رفتاری ای چرخ، چه بد کرداری ای چرخ، سر وەڵێ بینەرانی خۆشەویست، بابەتی دووەمان باسێکە لە قەیرانی ئاو لە ئێران کە گەیشتووەتە سنووری کارەسات. قەیرانی ئاو لە ئێران بۆتە کێشەیەکی حاشا هەڵنەگر وەلە لە دیوانەکانی بەرپرسان دیارە کە قوڵایی ئەم قەیرانە زۆر جددیە.
پارێزگاری تاران هۆشداری داوەکەی یەدەگی بەنداوەکان لە نزمترین ئاستان و نوێنەری نەجەفاوە بارودۆخی تارانی بە مەترسیدار وەسف کردووە. سەرۆکی پێشووی ئەنجومەنی جیهانی ئاو هەواڵی گەیشتنی بەنداوی کەرەج بە کەمترین ئاستی داوە و وتەبێژی پیشەسازی ئاو باسی لە نیوەبوونی قەبارەی بە سوودی بەنداوی کەرەج و وشکبوونی بەنداوی لار کردووە. بەنداوی لەتیان بە 91% بەتاڵ بوو. بارودۆخێکی خەیراناوی هەیە و جێگرەوەی وەزیری وزە ڕایگەیاندووە کە بەنداوی کەرەج چەندها 7% پڕبوونی هەیە. مامۆستای پەیمانگای نێودەوڵەتی بوو مەلەرزەناسی هۆشداری داوە کە ئەلبورزی باشوور و دەوروبەری تاران خەریکن دەبن بە ناوچەیەکی نیمچە وشک. لە هەمان کاتدا بەڕێوەبەری گشتی کۆمپانیای ئاو ئاوەڕۆی هۆرمۆزگان هەواڵی خراپتربوونی بارودۆخی بەنداوەکانی دابینکەری ئاوی ناوەندی پارێزگای داوە ئەو پارێزگای داوەوە وەزیری وزە ئاڵۆزیەکانی ئاوی بە گرنگتر لە کارەبازانیوە. گرژی لەسەر سەرچاوەکانی ئاو لە ئیسفەهان یەزد وە چوارمەحاڵ و بەختیاری زیادی کردووە و ڕێژەی بارینی باران زۆر کەمی کردووە. سەرەڕای ئەمە ئاو بە بیانووی دابینکردنی خواردنەوە بۆ پیشەسازیەکان دەگوازرێتەوە. ئەوەش بەبێ مۆڵەتی ژینگەی. قەیرانی ئاو بۆتە هۆی کۆچکردن لە گوندەکان لە ناوچوونی کشت و کاڵی نەریتی و زیادبوونی گرژیە کۆمەڵایەتیەکان و بەردەوامبوونی ئەم ڕەوشە کشت و کاڵی ئێران بەرە و لە ناوچوون دەبات. چوارمەحاڵ و بەختیاری سەرچاوەی زایندەڕوود خۆی ڕوبەڕووی بێئاوی تون بۆتەوە و لە دەشتەکانی شارکورد ساڵانێکە کشت و کاڵ ڕاوەستاوە. لە یەزدیش کە پارێزگایەکی بیابانیە قەیرانی ئاو زۆر جددیەوە دەشتی خوزستان بەهۆی گواستنەوەی بێسنووری ئاو تین و ماوەتەوە. لە ئیسفەهان 70% ئاوی زایندەڕوود لە پیشەسازیەکانی فولاد و پەتروکیمیا بەکاردێت کە مۆڵەتی ژینگەییان نییە و کەرتی کشت و کاڵی نەریتی قوربانی ئەم خراپ بەڕێوەبردنە بووە. قەیرانی ئاو لە ئێران ئەنجامی ناکارەمەیی سیاسەتەکانی ئاو بێتەدبیری و بێکیفایەتی سەرکردەکانی دەسەڵاتەوە پرۆژەکانی گواستنەوەی ئاو نەکەر بێکاری گەربوون بەڵکو قەیرانەکەیان بەرفراوانتریش کردووە. وێرانکردنی سەرچاوە ژێرزەویەکان داڕمانی زەوی و لە ناوچوونی تالابەکان لە ئەنجامەکانی ئەم پلانانە. بێکیفایەتی دەسەڵات و نەبوونی پێشینەی سیاسی قەیرانیاوی گەیاندوێتە سنووری کارەسات و لە داهاتوویەکی نزیکدا پێدەچێت شۆڕشی ئاو لە ئێران ڕووبدا. اگر او ببته و من خیر دنیا بلاته دجمن
سلااوێکی دووبارە بۆ بینەرانی خۆشەویست و زۆر سپاس بۆ هاوڕێیانی هاوکارم لە بەشی مونتاژ بۆ ئامادەکردنی کلیپە جوانانە کە پێشکەشی وە عزیزیەکەن. چینە لای بابەتێکی تر چینە باسێکن لە وڵاتی تورکیا چاوخشانێکمان ببێ بەسەر ڕەوتی بەدەسەڵات گەیشتنی ئەردوغان و بنبەستی ئێستای. دەستگیرکردنی ئەکرەمی مامۆغڵو شارەوانی ئەستەمبۆڵ شەپۆلێک ناڕەزایەتی و ئاڵۆزی سیاسی بە دوای خۆی داهێنا و وەک هەوڵێک بۆ لابرنی ڕکابەری سەرەکی ئەردۆغان و هەڵبژاردنەکانی داهاتووی سەرۆکایەتیدا هەڵسەنگاندنی بۆ کراوە. ئەردۆغان لە ساڵی 2023 زاینیەوە بە گۆڕانکاری بەرفراوان لە دامەزراوە حکوومیەکان، پاکتاوکردنی سوپا و دەسەڵاتی دادوەری و چاکسازی دەستوری بنچینەکانی دەسەڵاتی خۆی بەهێزتر کردووە. پێش ئەردۆغان تورکیا تووشی ناسەقامگیری سیاسی و ئابووری بوو. لە نەوەدەکانەوە حکوومەتەکان یەک لە دوای یەک ڕووخان و سوپا ڕۆڵێکی گرنگی لە سیاسەتدا هەبوو. ئەردوغان لە ساڵی 2001دا پارتی عەداڵەت و تەوسعە بە ناوی ئاکەپە دامەزراند و بە جەختکردنەوە لەسەر چاکسازی ئابووری لە هەڵبژاردنەکانی ساڵی 2002دا سەرکەوتنی بەدەستێنا. ساڵەکانی سەرەتای سەرۆکوەزیریانیدا ئەردۆغان بە ئەنجامدانی چاکسازی و سەرکەوتنی ئابووری دەستی کرد بە چەسپاندنی دەسەڵات و بە کۆنتڕۆڵکردنی دەسەڵاتی دادوەری، لاوازکردنی سوپا و گوشار لەسەر میدیا نفوزی خۆی زیاد کرد. ئەردۆغان پرۆسەی پەیوەستبوونی تورکیا بە یەکێتی ئەوروپای وەک بیانوویەک بۆ سنووردارکردنی دەسەڵاتی سوپا بەکارهێنا. گەشەی ئابووری بەرچاو و باشترکردنی ژێرخان، کەمکردنەوەی نفوزی سوپا و پێشگیریکردن لە ناسنامەی ئاینی و محافەزەکار، پەیوەندی ڕاستەوخۆ لەگەڵ خەڵک و سەقامگیری سیاسی پاش دەیان ساڵ ئاژاوە لەو فاکتەرانە بوون کە خۆشەویستی ئەردۆغانیان لە سەردەمی سەرۆکوەزیرانیدا زیاد کرد. ناڕەزایەتیەکانی پارکی گەزی کە ساڵی 2013 زاینی خاڵی وەرچەرخان بوو لە بەرهەڵسکاری دژی ئەردۆغان، ئەم ناڕەزایەتیانە کە سەرەتا وەک ناڕەزایەتیەکی ژینگەیی دەستیان پێکرد بە خێرایی بوون بە بزوتنەوەیەکی بەرفراوانی دژە حکوومەت. حکوومەتی ئەردۆغان بە سەرکوتکردنی ناڕازیان متمانەیەکی بەرفراوانی لەدەستدا و مەیلی دژە حکوومەتی لە نێو بەشێک لە کۆمەلگادا زیاد بوو. لە ساڵی 2014دا ئەردۆغان گەیشتە پۆستی سەرۆکۆماری و گۆڕانکاری پێکاتەیی لە سیستمی سیاسی تورکیادا دروست کرد. سیستمی سەرۆکایەتی نوێ کە دوای هەڵبژاردنەکانی 2018دا مەجرا دەسەڵاتی جێبەجێکردنی بە تەواویدا دەست ئەردۆغان و ڕۆڵی پەرلەمانی بە شێوەیەکی بەرچاو کەم کردەوە. شکستی مێژوویی پارتی عەداڵەت و تەوسعە لە هەڵبژاردنی شارەوانی ئیستانبوڵ لە ساڵی 2019 زاینیدا نیشانەی کەمبوونەوەی نفوزی ئەردۆغان بوو لە ناوەندە شاریەکاندا. لەگەڵەوەشدا ئەردۆغان لە هەڵبژاردنی گشتی 2023دا بە جیاوازیەکی کەم سەرکەوتنی بەدەستێنا و هاوپەیمانەتیەکەی زۆرینەی پارلەمانی پاراست. پاش سەرکەوتن لە هەڵبژاردنەکانی 2023دا ئەردۆغان ڕۆبەڕووی کێشەی ئابووری تند بووەوە. بەڵام بە پشت بەستن بە سیستمی سەرۆکایەتی و کۆنتڕۆڵکردنی دامەزراوە گرنگەکان سیاسەتی پۆپۆلیستی بەکارهێنا بۆ پاراستنی بنکەی دەنگدەرانی. سەرکوتکردنی ئۆپۆزیسیۆن تۆنتر بووەوە. گوشار لەسەر دەسەڵاتی دادوەری بۆ داواکردنی یاسایی لە کەسایەتیە ناسراوەکانی ئۆپۆزیسیۆن زیاد بوو. لە هەڵبژاردنە خۆجێیەکانی مانگی مارسی 2024دا پارتی گەلی کۆماری جارێکی دیکە لە شارە گەورەکان سەرکەوت و ئەکرەمی مامۆغڵو دووبارە وەک شارەوانی ئیستانبوڵ هەڵبژێردرایەوە. لە نۆڤۆمبری 2024دا حکوومەتی ئەردۆغان چەند شارەوانیەکی پارتی دموکراسی و یەکسانی گەلانی لە شارە کوردنشینەکان لابرد. بەڵام بە دوای بڵاوبوونەوەی پەیامی عەبدوڵڵا ئۆجەلان کە تێیدا داوای لە پەکەکە کردبوو چەک دابنێت و خۆی هەڵبوەشێنێتەوە، دەرگای دانوستان لەگەڵ دەم پارتی کرایەوە. بەڵام ئامانجی ئەردۆغان لە دەستگیرکردنی مامۆغڵو و گفتوگۆ لەگەڵ کوردەکان بەرەنگاربوونەوەی هەڕەشە سیاسیەکان و پاراستنی دەسەڵاتە. ئەردۆغان لە هەوڵی چەسپاندنی دەسەڵاتی خۆیدایە بە بەکارهێنانی هەموو ئامرازە سیاسی و یاساییەکان. دەستگیرکردنی مامۆغڵو هەوڵێکە بۆ لابرنی هەڕەشەی هەڵبژاردن و لاوازکردنی ئۆپۆزیسیۆن. گفتوگۆکانی ئەردۆغان لەگەڵ کوردەکان و نێوەندگیری پارتی دیموکراسی و یەکسانی گەلان یەکێکی دیکەیە لە ڕاهەندەکانی استراتیژیەکەی ئەردۆغان. بەڵام هەموو نیشانەکان دەری دەخەن کە ئەم جاریان ئاستە ئەردۆغان بتوانێت بەسەر قەیرانەکاندا زاڵ ببێت و بە گۆڕینی دەستوری وڵاتە
خۆی بکات بە سەر و کۆمار بۆ تەواوی تەمەنی. ئێستا وا پێدەچێت کە دەربازبوون لەو قەیرانەی خۆی پێکی هێناوە ئەولەویەتی بێت. سۆسیالیزم ئازادی و ژیانی ئاسوودە و یەکسان بۆ هەمووانە. قەیرانی ئابووری سەرمایەداری ئێران بەردەوامە. لە ئەگەری بە ئاکامگەیشتنی گفتوگۆکان لەگەڵ ئەمریکا و دەربازبوون لە قەیرانی سیاسی ئێستادا چاوەڕوانی ئەوە ناکرێت کە ئەو ڕژیمە بتوانێت بەسەر قەیرانێکی ئابووری ڕیشەداکتاودا کە تیایدا گرفتارە زاڵ بێت. کۆماری ئیسلامی بۆ بەرەو پێشبردننی مۆدێلی گەشەی ئابووری خۆی لەگەڵ کۆسپی گەورەی پێکهاتەیی بەرەوڕوە. بەشێکی زۆری ناوەندەکانی بەرهەمهێنان کەوتونەتە ژێر دەستی سوپای پاسداران و ناوەندەکانی سەر بە بەیتی ڕێبەری. ئێستا سوپا و ئەم ناوەندانە بوونەتە زەبەلاحێکی ئابووری خاوەن ئیمتیازی حکوومەتی کە کەرتی تایبەت ناتوانێت ڕکابەریان لەگەڵا بکات. لە چنگ ئابووری سوپای پاسدارانیش ڕزگاری بێت مۆدێلی ئابووریەکەی لەو مۆدێلەی کە بانکی جیهانی و سندوقی نێودەوڵەتی دراو لە بەردەمی داناوە تێپەڕ نابێت کە ئەوە خۆی ئەمڕۆکە بۆتە سەرچاوی قەیران. لەم بارودۆخە قەیراناویەدا ناڕەزایی و مانگرتنی کرێکاران دژی بارودۆخی خراپ کە بەسەر ژیان و کاریاندا سەپاوە پەرەی سندووە. سەرڕای سیاسەتی سەرکوتی دەوڵەتی چینی کرێکار بێوچان خەباتی کردووە بۆ گەیشتن بەویست و داواکاریەکانی خۆی. بزوتنەوەی کرێکاری، بزوتنەوەی ژنان، بزوتنەوەی خوێندکاری و لاوان، بزوتنەوەی شۆڕژگێڕانەی خەڵکی کوردستان زەرفیەتێکی گەورەیان لە خەباتدا دژی ڕژیمی کۆماری ئیسلامی
نیشانداوە. لە کاتێکدا کە داهاتووی کۆماری ئیسلامی تاریک و ناڕوونا هیچ کام لە بەشەکانی ئۆپۆزیسیۆنی بۆرژوازی ئێران ڕێگە چارەیەکی کردەیان بۆ کۆتایی پێهێنان بە قەیران نییە. ئەوان لە باشترین حاڵەتدا پێشنیاری سپاردنی ئیدارەی ئابووری وڵات بەدەستی بەڕێوەبەرانی تەکنۆکرات، ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ ڕۆژئاوا و جێبەجێکردنی بەرنامەی ئابووری نێۆلیبراڵ دەکەن. ئەم نوسخەیە بۆ چارەسەرکردنی قەیرانی ئابووری سەرمایەداری ئێران لە کاتێکدایە کە سیاسەتە نێۆلیبرالیستیەکان لە ئاستی جیهاندا بە بنبەست گەیشتون. لە بەرامبەر ئەم بارودۆخەدا سۆسیالیزم تەنیا ئالتەرناتیڤێکە کە دەتوانێت ئاسۆی ڕزگاری بەڕووی کرێکاران و خەڵکی ستەمدیتووی ئێراندا بکاتەوە. ئالتەرناتیڤی سوسیالیستی لە مەسیری بەرەوپێشچوونیدایە ڕژیمی کۆماری ئیسلامی دەڕوخێنێت. ماشێنی دەوڵەتی بۆرژوازی لەگەڵ سەرجەم ئۆرگانە سەرکوتکارەکانی تێک دەشکێنێت. کۆتایی بە ژیانی پڕهەزینەی ئەوان و هەموو دام و دەستگاکانی بڵاوکردنەوەی جەهل و خرافە دێنێت و بەبێ و ببورن بە ڕاگەاندنی حکوومەتی شۆڕایی فراوانترین ئازادیە سیاسیەکان دابین دەکات. حکوومەتی پێکاتوو لە شۆڕاکانی هەڵبژاردەی جەماوەری خەڵک بە ڕیشەکێشکردنی بێکاری و بەکارخستنی داهێنانی جەماوەری بەرهەمهێنان و گەشەی ئابووری زەمانەت دەکات، کێشەی نیشتەجێبوون چارەسەر دەکات و خۆشگوزەرانی و ئاسایشی کۆمەڵاتی دابین دەکات. حکوومەتی شۆڕایی بە کۆتایی پێهێنان بە گەندەڵی و بە فیرۆدانەکانی چینی حاکمی ئێستا بڕێکی زۆر لە ئامرازەکانی بەرهەمهێنان بۆ بەکارهێنانی گشتی ئازاد دەکات. سۆسیالیزم دابینکردنی پێداویستیەکانی خەڵک و ژیانێکی پڕ لە خۆشگوزەرانی و شایستەی مرۆڤی دەکاتە ئامانجی بەرهەمهێنان و بۆ هەمیشە کۆتایی بە قەیرانە وێرانکەرەکانی ئابووری دەهێنێت. لە کۆمەلگایەکی سۆسیالیستیدا مرۆڤەکان لە دەرفەتی یەکسان بۆ گەشەپێدانی تواناکانیان بەهرەمەند دەبن. سەرجەم شێوەکانی چەوساننەوە، نایەکسانی و جیاکاریەکان وەک ستەمی ژنان و ستەمی نەتەوایەتی نامێنن. بەڵام سەرکەوتنی سۆسیالیزم وەک ئالتەرناتیڤێک بۆ کۆتاییهێنان بە قەیرانی ئابووری و بە نەهێشتنی ستەم پێویستی بەوەیە کە چینی کرێکار لە مەیدانی ئەو خەباتەدا بێت و دەوری ڕابەرایەتی خەبات و ڕاپەڕینی جەماوەری واستۆ بگرێت. هەموو ئەو کەسانێکە هەرکامە و بە جۆرێک بەدەست ئەو نیزامەوە دەناڵێنن لە ڕێکخراوی مەدەنی و جەماوەری خۆیاندا کۆ ببنەوە و پاڵپشت و پشتیوانی حکوومەتی شۆڕایی بن. بێگومان ئەم بەدیلە بۆ دوا ڕۆژی ئێران ئاستی ژیان و گوزەرانی زۆربەی هەرە زۆری ئەو کۆمەلگایە هەروەک ژیانی کرێکارانیش چەند پلا دەباتە سەرترە. ئامانجی سۆسیالیزم ڕفاه و ئازادی و بەرابەری بۆ هەمووانە. ئامانجی سۆسیالیزم دابەشکردنی هەژاری بە یەکسان بەسەر هەموو کۆمەلگادا نییە، بەڵکو ڕفاه و بە خۆشبژیوی گەیاندنی هەمووانە. بەڵێ بینەرانی خۆشەویست، بەم شێوەیەتینە کۆتایی بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان. هیوادارم کە بابەتەکان جێی سەرنجیەوە بوو بێت و کەڵکی پێویستتان لێ وەرگرتە بێ. زۆر سپاس کە لەگەڵماندا بوون. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک. خەڵکی قارەمانی کوردستان، هاوشاری ئازیزەکانم، هاوڕێیانی هومەن و ڕێبوارانی ڕێگەی ژنجیان ئازادی، پێش هەموو شتێک لەلایەن خۆم و نەماوەمانەوە بەخێر هاتن دەکەین بۆ ڕێوەڕەسمی دووهەمین ساڵیادی هومەنی هەمیشە زیندوو. 2 ساڵ پێش لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا هەورێکی ڕەشتر لە کوچکە ڕەش باڵی بەسەر ئاسمانی وڵاتماندا کێشا. هێزێک ڕەشبین و ڕەشبیر لە قافرترین بیابانەکانی سەرزەوینەوە داعشاسا هات و کۆڕپەی دڵم هومەنمیان بە تاوانی ئەوین و ئازادی لێ فڕاندم. ئەو هێزە دڵڕەقە بە خەیاڵی خاویان ویستیان بە کوشتنی هومەن و لاوانیان وڵاتە پێش بە هاتنی بەهار و ڕێ لە باران و گوڵ بگرن. بەڵام نەیان دەزانی کە ئەم نەتەوە قەت بە دیلی ڕانەهاتوون و بە درێژایی مێژوو ژیانی سەربەرزانەیان بە خوێنی خۆیان واژوو کردووە. ڕۆڵەکەم هومەنگیان، ئەگەرچی تۆ بەهارت نەدی، بەڵام تاریکی سۆمای چاوی پێ نادزرێت. ڕەشی کەسەر نامێنێت و ئەوەی تاریک پەرستان هەرگیز پیان ناکرێت زرینەوەی ئەوین و ئازادیە لە ڕۆحیان ملەتەدا.
ئەمڕۆ ئێمە وەک بنەماڵەی دادخواز و داختارێک لە کوردستان بەردەوامین لە ڕێگەی گەیشتن بە مافی خۆمان کە دادخوازی ڕۆڵە ئازیزەکەمانە. هەروەها مەبەستە دەستی خۆمان دەخینە ناو دەستی هەموو بنەماڵەی شەهیدانی شۆڕشی ژن ژیان ئازادی و داوایان لێ دەکەین لەم ڕێگایەدا یەکگرتوو بین. هەروەها ئێمە وەک بنەماڵەیەک زاندیفوی کوردستان ڕای دەگەینین کە لە بەرامبەر هیچ زۆڵم و زۆرێک چاو نابەستین و لەم ڕێگەدا لە دژی سزای سێدارە بۆ سەروریشەی مۆرادی و پەخشان عەزیزیت دەوەستەینەوە. هەروەها لە بەرامبەر هەڵسۆکوتی حکوومەت لە دژی ژیان بەگشتی و بە تایبەتی داسەپاندنی یاسای نوێ بۆ تونترکردنەوەی حجابی زۆرە ملی و هەر هەڵسۆکۆتێکی دژە خەڵکی دەوەستین و سەردا ناخەونین. لە کۆتاییدا وێڕای سپاسی دووبارە بۆ بەشداریتان یادی هەموو ئازیزانی لە دەستچوومان بەرز ڕادەگرین. دڵنیایم ڕۆڵە پارەمانەکانمان زیندون و منیش دڵنیام هومەنم بە سواری ئەسپشیەکەیەوە جامانە لە من دیاری ئازادی بۆ لاوانی ئەم وڵاتە دێرێتەوە. ژن ژیان ئازادی. هەرچەند ئاخا لە دڵمانە نیت لە کۆڕی ئاورەکانە بەڵام تینی لە لەسیانە ورشەی لە چاوی گەشیانە سرودی لە سەرزاریانە وزەی لە پەلە مەریانە بەجەر بەزای هاورەکانە شەوگانی ڕاشی خەفەخان گەر بە قورسی کێوەکان بێ